اف آوایا 100 سالن بریانها جرا کدن چرانویس موصل بویا بابت که گرم کورو کنفرانس ناودولتی باجار پاریس پایتخت فرانسا جوینکا برفره به خوادید لسر آسی وزیرین دروین 21 ولاتان لا فیمانا ناودولتی دیجی داعش و نیونر نتوی نیگتیوی کتی اوروپا و کمکار عربی کد کنفرانسی دا اپراسیونا کنترول کنا موصل و پاشروجا وی باجاری گوتو بیش در باره هاتن کرن جوین به سروکاتی هر دو وزیرین دروین عراق فرانسا پریوچو و ما دو دمجمیران وکشاند لنونر حکومت حرمه تیدا بجداری نکره دهم بردا نونر حرمه لفرانسا صدام بجداری نکرن وگران بوه که جوین لسر آست وزیرین درو بو و اوج آلی وزیر درو عراق ناتا داخست کرن در آگاهدنا داوی جوین دا به گرنگی و بحث رول هزین عراقی و هزین پیشمرگه ده شر موصل دهات کرن و داخست کرد ده شری دا برچاو روش آواران و مافی مروفان بهتا برچاف ورگرتن پێویستە ئێمە چاومان لە قوربانیان بێ لە حاوڵاتیان ئەوانەی کە لە ئێسادا لە مووسڵن کە پێشبینی زۆریان هەیە لە ئێمە کە یارمەتیان بدەین هەروەها پێویستەکە کە دڵنیابین لەوەی کە هەموو ناوچەکان ئەوانەی کە داعش مینی تێدا چاندووە و مینی تێدایە پێویستە پاک بکرێتەوە و پشتیوانی بکرێت لەلایەن ڕێکخراوی UNDP و بەشداری لە ڕێکخراو ئێمەش بەشداریمان هەبووە. پشتی جیوینە دێ کنفرانسەکە نوچەیدای هەفبەش لەگەل وەزیرێ دەرvê عێراقê جۆن مارک ئایرۆ وەزیرێ دەرvê فرانسا ڕاگەاند ئۆپراسیۆنا مووسڵ گرانە لێ بێسەرکەفتن بێسەر داعش دێداوی هێتن چونکە ئۆپراسیۆن لێدانا dilê داعشە. وەزیرê فرانسا گوتیجی پێتیڤیا سەروەریە تەمام بۆ عێراقê vegerîtin û yek parçeya xaka Iraqê bêhêta parastin. لە ئێستاشا ئۆپراسیۆنی مووسڵ و ئازادکردنی شارەکە خاڵێکی زۆر گرنگە بەڵام هەموو ئەمانە کافی نییە بەڵکو پێویستە لە سووریاشا دژیان بجەنگین هەروەها دوای ئەوش لە لیبیا و هەروەها پێویستە دش بە بیرروبۆچوونەکانن لەسەر ئاستی جیهان بجەنگین و ڕێگە نەدەین ئەم بیرروبۆچوونە تونند و تیژانە و ئەم زەهرەی کە دەکرێتە ناو کۆمەلگاکان لە ناو بەرین. هەفدەم ئیبراهیم جەعفەری وەزیرێ دەرvê عێراقەجی دێ کنفرانسê hevbeşda لەگەڵ جۆن مارک ئایرۆ ڕاگەهاند شەڕê dijî Daeş şerekê cîhanî ye û pêtiviya li ser asê cîhanê teror bêhte şinavbirin. باسمان لە هەموو ئەو هاوکاریە گرنگانە کرد کە لە نێوان هێزە جیاوازەکانی سوپای عێراق و هێزەکانی کەشدا هەیە وەک حەشتی شەعبی و وەکو هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی چەکدارەکانی هۆزەکان و هەروەها سەرجەم هێزە جیاوازەکانی کە هاوکارێکی باش دەکەن بۆ ئازادکردنی مووسڵ. حیدر عبادی سرک وزیر عراق جی لرکا آخافتنکا ویدیوی بجداری ده کنفرانسی پاریس دا کره و راگهان ده اپراسیونا کنترولکنا موصل دا هفبندیکا بیوینه نابرا هیزن پیشمرگا و ارتش عراق ده هیا هێزەکانی ئێمە پێشکەوتنیان بەدەستیانە پێشڕەویان کرد کە ئەو شارانیان کۆنتترۆل دەکەنەوە کە لە ماوەی دو ساڵی ڕابردوودا لەلایەن داعشەوە داگیرکرا بوو هێزەکانمان پێش ئەو کاتەش پێشەکەون و ئۆپراسیۆنەکانیان پێشڕەوی دەکا بە پێی ئەو پلانەی کە دیاری کراوە ئەمانجی ئەمە لەو هێرشە و ئەو ئۆپراسیۆنە ئەوەی ئازادکردنی هاوڵاتیانی مووسڵ. هر لباجر پاریس بریاره سهشنبه دهاتی جیوینکا دن به بجداریا 12 ولاتان پروبشتن که اندامن لپیمان ناودولتی دیجی داعش که فرانسا بانگهش کرینه بو گدوبش کرن لسر شر داعش و چرانویس باجر مووسڵ.